هلا بخير بينو فيديو تازة. طبعا قد بسيارة لخود كري استوفتري باشوي كورونا اللابتوب بوغرام روز جرام تربي جراني كشي طبيعي يعني بيستر لابتوب شي سي ورقي استابيجا بين شو حفتوش تيوا. طبعا بيمل اللي بالكورونا اللي بروي زختي زور لسر سكة تواوا راستا كورونا واللي كليك زختي شي زور لسر طلباتي خلق بي وخلق زياتر بيوستي بلابتوبي لبروي خلق زياتر لما دانشتو اونلاين وزوم واشتانا واللي كركا جرامي ويك للسبب كان السبب الرئيسي كأوني للسبب الرئيسي هر الرئيسي كأويك لهم دنيا استا شورتجا كي استا نقص كي للسيمي كوندكتر يعني سيمي كوندكتر بعربي لين اشبه مواصلات او بارتك تكاني وكو ترانزستور واشتاني كلناو بتسم بارتيك بكادي لناو دروس كني لابتوب ومثلا هاردو موبايل وسيارة لسه تقريبا almost لناو مشتك بكادي حتى الناس اللازي استشكى هندك سمارت بكادي طبعا اول هم دنيا شورتجا كي نقصي لبرو يقدوم عمليه لدنيا إشي اللي كانوا دروستي لكن بيراناكن أو عدد الدروس كان لدنيا خلق بيستي بيتي. طبعا الفيديو باسي كومبانيا تايواني لكم TSMC طبعا يكك لكومبانيا هره بقوتا كانوا زبلاح كاني عالم الدروس كني سيمي كوندكتر ولهما كاتج دا او موضوع الرب دا كان بو بروسيسور تازي جوجلي كاعلاني كالحفتي بيشو كناوي تنسر بخير بين بو فيديو تازه هي ودار مك الفيديو كتان بدل لايك كانوا سبسكرايب شانالكم كانوا و باسي شانالكم كان لايك برادر كان كواني حزين لو موضوعاني بعد سبيكينج. طبعا هفتي بيشو كومبانيا جوجل بروسيسور تازي اعلان كربناوي تنسر. طبعا تنسر او ناولوي هاتوا وقت خوي سيرفر كان جوجل كايشان لسر تحليلي داتا وانا لكن ناوي تنسر بو ناو كلوي هاتيا بس فكرة كل تنسرني او يعني جوجل كبلاوي كيلو او بروسيسور ميد باي جوجل يعني للان جوجل ودروس كرا بس لراستي ده للان جوجل ودروس نكرا. طبعا بروسيسور تشيب لدو بشي زور دياوازو مهم بيكدي يكمن شد بيدين تصنيع دومين شد او يكمن شد بيدين تصميم دومين شد بيدين تصنيع يعني تصميم تون ديزاين وزايدا مانوفاكتشرينج دروس كرد. طبعا جودترين كومبانيا للدنيا بو موضوع كومبانيا TSMC تايواني وقت باسم كر واستابو تنباز دكم كومبانيا TSMC بو لو بوارد زور جرينجا لصالي 1950 باشوي دوي حرب عالمي دومو كدنيا همو برو كولور شري سار واشتان درواك او صراع جوري لبين امريكا او لبين روسيا دروز بين تايوان او كذا ولاتي كي صراعي فقيري بتوكي هم اعتماد لسه زراعته لسه كشتو قال واني بويا صالنا هم ولات بقوت كاني دنيا بامريكا ولات كاني تر يارمتي مادي زور تايوان دادن تا دقنا صالح 1973 كبقرار دادن بهيش يوازك يارمتي لأمريكا ورنقرن. طبعا لصالح 1973 باشا ودوي او مؤسسة قرار دقنا بناوي ITRI طبعا هو مؤسسة بكار بيكات ولا دروس كنو تطوير كرني مواضيع الكتروني وتقني واشتانا. طبعا دوي او حكومتي تايوان قرار دا مسموعا كان زيكي زور باش من امريكا بوي استفادة بكان لو تطور التكنولوجيا كالامريكا رويدا و روز بروبي لازم بوي تاعو مبيتي كلا ولاتا هرب بهزو بقوتكاني زيان لدروس كرني سيمي كوندكتر اشبه مواصلات. طبعا بدو اويك او مجموعة جنزيك دسنو دقرينو او شتانا يكيك رئيس وزراي او كاتي تايوان قصة لقال يكيك لا مهندسة هربنا وبانجا كان دكا كبأصل تايواني بس لأمريكا دجيناي موريس تشانغا. طبعا موريس تشانغ لصال بجنزيو لسيتا أمريكا باش اوي لويندر صالح لهارفارد خويني دوي او دستو MIT MIT يككلا يعني خوي ماتشوز انستيتوت اوف تكنولوجي. طبعا او معهدكي زور مشهورة هلنا سي شاركي هارفارد او وك هارفارد بو كساني كلا مزالي تكنولوجي واشتانا دخوين انك لمزالي طبي ومثلا ادبي وشتيوا. طبعا MIT دخويني دوي او كتخرج ذكاء يكك لكومباني هرب قوتكاني او كات كايش لموضوع سيمي كوندكتر دكا بناي تكساس انسترومنتس لو ايش دكا بماي 15 سال دوي او 15 سال حكومة رئيس وزراء حكومتي تايوان زختي لي دكا بقريتوها تايوان بو اوي تطور بتايوان داو هرسي امتيازك بيوستي بي
پێی دەدا تەمان ئیقنا دەبی دەگەڕێتەوە ئەو کات کە دەگەڕێتەوە ساڵی هێشتاکان کۆمپانیای ئەوەی دروست دەکات TSMC کۆمپانیای تایوانی بۆ دروستکردنی سیمیکۆندەکتەرز تەمان دوای ئەوە کە ئەو کۆمپانیای دروست دەکاتن ئەو کۆمپانیایە وەکوتم مۆزوعی دروستکردنی چیپ و هەر سیمیکۆندەکتەر لە دوو بەش پێ کاتی دیزاین و مانوفاکچرینگ دیزاینکردن و دروستکردن طبعا ئەو کات پێشەوەی ئەو کۆمپانیای دروست بکات دوو وڵات تقریبا مسەیتر بوون بەسەر هەموو جیهان یەکەمیشت ئەمریکا ئەویش بە کۆمپانیای تێکساس ئینسترومنت و IBM و ئینتڵ و هەمان کاتی دایابان بە کۆمپانیای NEC و فوجیفیلم و تۆشیبا طبعا ئەو دوو وڵاتە یەک حرەکەی زۆر سەقەتیان دەکرد لەگەڵ زۆربەی ئەو کەسانی کە تەسمیمی پرۆسێسەرەکە یان تەسمیمی ئەو چیپەی خۆی دەکرد بەس پێی نەدەتوانین دروست بکات دەبات چوو لای ئەو دوو وڵاتە لای ئەو شش کۆمپانیا دروستی کردوان تەمان ئەوان کە ئاغدیان لەگەڵ دەکرد بە شەرتێک ئاغدیان لەگەڵ دەکرد دەیوت ئێمە بۆ دروست دەکەن بەس دوای ماوەیەکی تر ئەمە بۆمان هەیە ئەو تەسمیمی بۆ خۆمان بین و دیزانی بۆ خۆمان بین دروستی بکەینەوە طبعا ئەوە هەتا حدێک زۆر ناخۆشە بۆ کۆمپانیەکان ئێستا وەک چی وایە وەک نمونە پێت بڵێم بۆ نمونە کۆمپانیای ئەپڵ بۆ مۆبایلی ئایفۆن A12 بایانێک چێپی دروست دەکات دوای ئەوەی کە دەیباتە لای ئەو کۆمپانیای کە بۆی دروست دەکات دوای مەسەن سەمانگێک خۆی دیسان نفسی چیپ دروست کاتەوە بفرۆشی بە کۆمپانیای تریان بە هەر بە ئەپڵ بفرۆشێتیان بە کۆمپانیای منافس یعنی بۆی هەیە هەموو دیزاینێکە بەکاربێنی ئەو کات کە مۆریس ئەو بیزنس مۆدلی ئەو کۆمپانیانەی دیت ئەو ئیشی لەسەر بیزنس مۆدلە چی دیکرد وتی با تۆزێک جیاواز بم وتی من کە کۆمپانیەکەی ئەلان کردوتی من بە هەموو شێوەیەک بۆتان دیزاینەکانتان وەردەگرن بۆتان دروست دەکەم بەس بە هیچ شێوەیەک ئەمن دیزاینەکانتان نابم یعنی ئێوە حڕن هەرچی کاتێک دەتانوێت لای من دروستکەن تەمانەوە بیزنس مۆدلە تۆزێک مغریە بۆ زۆربەی کۆمپانیایەکان حەزیان لێ نییە تەسمیمەکەیان ببە وای لێ هات زۆرترین کۆمپانی هاتنە لای TSMC لەبەرەوەی بیزنس مۆدلەیان زۆر بەدڵە دوای فترەیەکی شوي لێ هات ئەسڵەن کۆمپانیای ئینتڵ و تێکساس ئینسترومنتیش تەسمیمیان دەبێتە لای TSMC بۆی دروستکە طبعا تەسمیمی دو سێ ساڵ کۆنتر یان دو سێ جێنەرێشن کەونتر لەبەرەوەی ئەو کۆمپانیانە تەرکیز لەسەر جێنەرێشن و شتی تازە بکەن طبعا ئەو شتەوەی لێ کرد لە TSMC کە ئەو بە کوانتیتی زۆرە بۆ و عادەدە زۆرە بۆ بەڵکە زۆرە کە ئەو هەموو دیزاینی دروست بکاوی لێ کرد خبرێکی باشی پێیا بکالن بواری دروستکردن ئێستا کۆمپانیای TSMC زیاتر لە سەر و 150 هەموو دروستکردنی عالمی لەدەستە طبعا هەندێک معلوماتی ئێستا پێت بم کۆمپانیای TSMC ئێستا خەریکی دروستکردنی معمەلەکە بۆ ئەوەی بتوانی پرۆسێسەری 3 نانۆمیتر دروست بکات طبعا 5 نانۆمیتر هەرچی 5 نانۆمیتری عالم هەیە لەلایەن TSMC دروست کراوە ئێستا دەڵێن ئینتڵ لە ساڵی 2023 بەتەمایە تەصنیع و تەسمیم هەردووکی خۆی دروستی بکە 7 نانۆمیتریش نەک 5 نانۆمیتری تر تەسەور کە بزانە TSMC بە چ لێڤڵێک لە پێش زۆرترین منافسەکانێتی بۆ ئێستا TSMC بەبێ 1 و 2 یەکەمی بێڕکابەرە لە عالم لە مۆزوع دوای ئەوە کە بینو سەر چیرۆکی خۆمان دوای ئەوە کە TSMC کۆمپانیەکان هەموو هاتنە لای و فەخرەتی ئەوەی چی زۆر بۆی دروست بوو کە بتوانی کە ئەو هەموو سیمیکۆندەکتەر دروست بکە هەستا بە دابینکردنی پارێکی خەیاڵی لە مۆزوعی R&D ریسەرچ و دیڤەلۆپمنت یان زیاتر ریسەرچ بکە بۆی تەتەوەر بۆ خۆی بکە وەک وتم ئەو تەتەوەڕەش زیاتر ئەوەیە کە پێشاندا ئێستا بۆیە سەر و 150 بازای لەدەستە بۆیە کۆمپانیای AMD چەند ساڵ پێش ئێستا قەراریدا ئەسڵەنەوە بەشەیدا بخە بەشی دروستکردنی چیپ و سیمیکۆندەکتەر ئێستا کۆمپانیای ئەپڵ هەرچی کۆمپانیەکانی عالم هەیە لە دنیاە طبعا لەلایەن TSMC دیزاینەکانیان دروست دەکەن حتا ئەو پرۆسێسەرەی گوگڵیش کە architecture designed by ARM and modified by Google and manufactured by TSMC يعني بزانم وبستم تيا designed by ARM يعني architecture يعني هيكلي كو ديزايني بروسيسركي ARM او اي هربو ابليش دروست دكا موديفايد يعني توزك دسكاري كرا حسب او دسكاري كجوجل بيستي بيتي بو موبايل كان يان ابل بيستي بيتي بو ايفون كاني باي جوجل او باي ابل مانوفاكتشر دروست كرا للان TSMC TSMC اصلا تیاره FC5 هر تیاره مشهورەکانی قواتی ئەمریکیە طبعا ئەو تیاره هەرچی سیمیکۆندەکتەر لەنا ئەو تیاره بەکارهاتووە دیزاینت یعنی مانوفاکچر دیزاینت بای زیلێکس کە کۆمپانیایەکی
تەکنۆلۆژی ئەسکەری ئەمریکیە بەس manufactured by TSMC بۆیە و لە هەمان کاتێ ئەوە ڕۆڵبەچی بۆ ئەمریکا دروستکرد لە بەروی تایوان زۆر بچووکە خەریتەکەشی تقریبا سین خەریکە بیخوا بۆیە لە مانجی 5 ساڵی 2020 بە زەختی پنتاگۆن بە هەموو نەوعاک وەی لە TSMC کرد کە معاملێکی تازە بکەنەوە لە ئەمریکا بۆ ئەوەی ئەگەر لە حالەتەکان سین هجوم کاتە سەر تایوان چکە ئەسڵەن سین تایوانی بە وڵاتی خۆی حساب دەکانی کات خۆی لە ئیمپراتۆریەتی سین زیاد بۆتەوە بۆ ئەوی ئەمریکا لە خەتەر نەبی لە بەروی ئەگەر سین سەیتەڕە بکا بەسەر ئەو معاملانە و هەموو ئەو دیزاینانەی کە قواتی ئەمریکی بەکاردێنی لە ئەسلحەکانی ئەمریکا تقریبا شەلەل دەبی ئەو تەسەور کە مەبەستم چیە TSMC ئەگەیشتێتە چ حەدێک طبعا بینەوە سەر مۆزوعی گوگڵی گوگڵ ئەو پرۆسیسەرەی ڕاستە پرۆسیسەرەکە دیزاینەکەی ئارمە کە وەکو پرۆسیسەرەکانی ئەگزینۆس و سناپدراگۆن و وەکو پرۆسیسەرەکانی ئێمۆنی ئەپڵی تازەکان و لەگەڵ ئەیەکانی ئەوانەی کە لەسەر ئایفۆن و لەسەر ئایپادەکەونەکان بەکاراتیە طبعا مۆدیفایەکە مەبەستم چێ ڕۆزێک دەستکاری کرا لە بەروی گوگڵ زۆر احتمام بە ئارتیفیشیال ئینتلیجەنس زیرەکی دەستکرد و نیورۆلۆجیکال لانگویج و ئەو شتانە دەداتن بۆیە پرۆسیسەرەکانی بەنەوەک دەستکاری کردیە ئیش بکا لەو مەجاڵی یعنی بۆ نمونە ئەتوو پێویستت بە سیارێ ئەبەز ئەتوو کەسێکی زۆر ئەشار پێدەیگوازیەوە حەز لە سیارێکی ستیشنی بەرزە بەس من کەسەکەم سیاری بەس بۆ لێخوڕین و بۆ زە خۆم لێ دەخڕم بە تەنێشم حەزم لە سیاری سپۆرتی بچووکی دوو نەفەریە بۆیە مەبەستم لە مۆزوعی مۆدیفای ئەوەیە ینی پرۆسیسەرەکە بەدەست خۆتە ئەتووەی لیرەکەی بۆ چه حەدێک بازوی بۆیە تێنسەر ئیتس ئە پرۆمیسینگ پرۆسیسەر ینی حەسەب ئەوەی کە گوگڵ ئەلانی کرد بۆ ئەوی ئیشانێک کە پێی بکرێ لە مەجالی کۆمپیوتیشنال فۆتۆگرافی لە مەجالی ئەوەی کە تەسویری ڤیدیۆی زۆر باشوی ڕسمی زۆر باشوی بۆ ئەوەی کە لە پیکسلی تازە دەستی پیکسل 6 و پیکسل 6 پرۆ طبعا ئەو پرۆسیسە یەک شتیریشی زۆر باشترە لەبەرەوەی پێشتر ئایفۆن بەچ مەشهور بوو خەڵک باسی دەکردیان ئەپڵ دەیوت بەسیترین مۆبایلی ئایفۆنی 5 ساڵ ئەپدێتی میجرە دەداتێ 2 ساڵ نازم ئەپدێتی ماینەر دەداتێ میجەرسی ینی مەسەرەن لە iOS 11 بچە 12 بچە 13 ماینەریش مەسەن مانگانە سکیوریتی ئەپدێت بداتێ لە مۆزوعی هاچوو بۆ ئەوی هیچ خروقاتێکی ئەمنی دروست نەبی هاکەرەکانیان ئەو کەسانەی کە ئیش لەسەر مۆبایل دەکەن بەخراپە لێبێنە ژوورێ و داتای تو لیک بیان سیستەمەکە لیک مشکلێکی بۆ دروستکات طبعا پێشتر گوگڵ ئەتا حەدێکیش بیتوانی با 2 ساڵ میجر ئەپگرید بیویست با بیکاتە 5 ساڵ وەکو ئەپڵ نەیدەتوانی لەبەرەوەی دەبات چوو با لای سناپدراگۆن لای کوالکۆم بۆی بڵێ ئەتوش پرۆسیسەرەکان بکۆ بێڵە مەجای 5 ساڵ دامی بدە طبعا ئەوەش تۆزێک زەحمەتە لەبەرەوەی شەریکەی کوالکۆم هەموو چاوی لەسەرەوەیە ساڵانە پرۆسیسەری تازە بفرۆشی تازە دروستکاتن خەڵک مۆبایلی بگۆڕی گوگڵ هەموو چاوی لەوەی ئەتو زۆرترین کات لەناو مۆبایلی خۆت ببینیوە زۆرترین کات سێڤیسەکانی گوگڵ بەکاربین زۆرترین کات ئەدڤەرتایسی گوگڵ بۆ بێ لەبەرەوەی بیزنس مۆدلی گوگڵ زۆر فەرقی لەگە بیزنس مۆدلی کوالکۆم هەموو فکرەکەی وێ تو مۆبایلەکەی بەکاربین ئەو پرۆسیسەری لەسەر ئەو ساڵ ئەو بەڕی ساڵە خۆت بگری 2 ساڵ پاشوی دووبارە مۆبایلەکەی بگۆڕی پرۆسیسەری تازە بۆی عەدەدی زیاتری پرۆسیسەر دروست بکە بۆیە بە هیچ نەوعەک لە نەوعەکان کوالکۆم ڕازی نەدەبوو ڕازی بی 5 ساڵ ئەپدێتی بداتە مۆبایلەکانی ئەندرویدی ئێستا ئەوە یعنی دایمێنشنەک و ڕەهەندێکی تازەتری بۆ گوگڵ کردیتەوە پرۆسیسەر ئەگە دیزاین بی بای خۆی هەم لە ناحیە پێرفۆرمانس لەوانێ زۆر سرعتر بی لەوانێ پاتری کەمتر سەرف بکات لە ناحیە ڕسم زۆر جوانترە لە ناحیە ئەپدەیت گوگڵ زیاتر مسەیترترە لە ئەی تو زێ لەسەر ئەو مۆبایلی لە مۆزوعی هەموو شتێکە بۆیە ئەو مۆبایلی تازەی گوگڵی ئیتس ئە پرۆمیسینگ بەس مۆزوعی سارەکە دەمینێ ئەویش ئەکید گرانە لەبەرەوەی گوگڵ دائیمەن پرایس تاگی مۆبایلەکانی گرانە بە مقارنە بە منافسەکانی لەبەرەوەی خۆی تەسکیری تۆ لە ڕێنجەکی منافسەی ئەپڵ دەکە ئایفۆن بەس ئەوەی لە بیرچوە ئیتس ستیل ئەندروید یعنی هەر ئەندرویدی ئەم نەگەرمی ئەندرویدی بەکاربێنم ناچم گوگڵ شتێکی بەکارێنم I have other options یعنی ئۆپشنی دوو خیاردیم لە دەستە بەزە من ئەگەرمی iOS بەکاربێنم یەک خیاردیم لە دەست نییە بە نائیلاجی دەی بچم ئایفۆنی ئەپڵ بکڕم بۆیە
هیوادارم ئەو پرۆسێسەرە وەی لێ بکە مۆبایلەکانی پیکسل ئەتا حەدەکی زۆر یونیک بی بۆی ئەگەرم خراریشمدا پیکسلی بکرم و سەریشی گران بی بڵێم ئەو شتە بەس لە پیکسل هەیە بۆی دەچم بۆ پیکسل، بەس ئەگەر شتەکانی وانە بی و سەریشی گران بی دیسان فەلشە لە چی دیە لەو فەلشەلانەی کە چەند ساڵی پێشوو کردیتی، بۆی هیوادارم سعرەکەی حەسەب ئەو پێرفۆرمانسێ بی کە وعد دەداتن کە بیداتن. بوو لە ڤیدیۆیەکە درێژ بوو حەزم کرد بە زیاتر باسی ئەو مۆزوعی بکەم بۆ تەفاسیل و ئەگەر حەست ڤیدیۆیەکەتان بەدڵ بوو لایکی بکەن و سەبسکرایبی چەناڵەکەم بکەن و ئەگەر حەستان لە ڤیدیۆی زیاتر لەو بابەتە دروستکەم دووسێ مۆزوعی تێکەڵکەم بە یەکتری بۆی زیاتر لێ تێبگەن لە کۆمنتەکان لە خوارەوە بنووسن. دەستەکانتان خۆش، زۆر سوپاس بە هیوای ڤیدیۆی تازە.